لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب گوڵبژێرێک لە زانست و زانیاری نوێ. ئامادەکردنی کەڕم کەمال یونس و عەبدولحەکیم عەبدولغەفور محەممەد. پیچنین عەزەدین عەبدوڵڵا. دیزاین نورەدین عەبدوڵڵا. داڕشتنی بەرگ چاپخانەی گوڵ. نۆرەی چاپی یەکەم 2008. چاپخانەی گوڵ. نرخ 1000 دینار. لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانەکان ژمارەی سپاردن 1732 ساڵی 2008 راوەتێ. ژمارەی لاپەڕەکان 6 لاپەڕە. بەرواری 9 2013. خوێندنەوەی بەیان ڕەسوڵ. جێبەجێکردنی دەنگ بێسون مستەفا. ناوەڕۆک بەشی یەکەم جیهانی گیان لەبەران. مار، دوو پشک، مێرو، مێشولە، مێش هەنجوین، شێر، فیل، تیمساح، زەڕافە، ئەسپ، نەعامە، هەڵۆ، پشیلە، کەروێشک، کلۆ، ورج، کرمی زەوی، خێزانی گیانلەبەران، گەورەترین گیانلەبەری ئاوی، نەهەنجی شین، نەهەنجی خوێنڕێژ، نەهەنجی شاخدار، ماسیش ئاگادارە بەسەر بوومەلەرزە، قڕش، ماسی تیرهاوێش، ماسی نیۆن، ماسی پڵنگ، ماسی بێناو، ماسی پشیلەی دەریا، 20 ماسی سی هەبێت، شێر ماسی بەرکوودە. بەشی دووەم زانیاری گشتی. شوێنەواری کوردستان، کارەساتی جیهانی ئایدز، درێژترین مانەوە لە نەخۆشخانە، درێژترین و کورتترین جەنگ لە جیهاندا، وڵاتی بێپزیشک، کۆنترین پایتەخت، داری گوێز، باڵای مرۆڤ، ڕێژەی بارانبارین، گریانی ئاسمان، وشەی بەرامبەر. بەشی سێەم ئایا دەزانی یەکەمینەکان، کۆچی دوایی چەند زانا و ناودارێک، بەرزایی چیایەکانی کوردستان. بەشی چوارەم حەوز سەیر و سەمەرەکەی جیهان، هەڕەمەکانی میسر، باخچە هەڵواسراوی بابل، پەرستگای ئەرتیمیس، پەیکەری ڕۆدس، پەیکەری زیوس، منارەی ئەسکەندەریە، شوڕەی چین. بەشی یەکەم جیهانی گیانلەوەران. مار یەکێکە لە گیانەوەرە خشۆکە دڕندەکان. ئاماژە پێدراوە کە مار نزیکەی 2700 جۆری هەیە. ڕەنگ و جۆرەکانی مار بەپێی ژینگەی دەوروبەر جیاوازە. لە زەوی کشتتوکاڵیەکاندا ڕەنگی سەوزە، بەڵام لە زەوی لم و خۆڵ ڕەنگی زەردە. زۆربەی مارەکان دەتوانن بۆ ماوەی ساڵێک بەبێ خۆراک بژین. هەروەها دەتوانن شتی لە خۆیان گەورەتر بخۆن چونکە جومگەی سەریان نەرمە. یارمەتیکردنەوەی دەمیان بە فراوانی دەدات. هەروەها شێوەلگەی ئێسکی سەرەوە بە شێوەلگەی ئێسکی خوارەوە نەنووساوە. لە لەشیماردا نزیکەی 400 بڕبڕە هەیە. زمانەکەشی 2 چق و کوونکوونە و 2 ددانی هەیە. ناتوانێت بە مرۆڤ بدات تا خۆی سەرپش نەخات لەبەر دەردانی ژەهری. هەروەها ناتوانێت بە مرۆڤ بدات ئەگەر مرۆڤ لەباری وەستاو بێت واتە ئەوەی کە مرۆڤ خەوتو بێت. مار بە سەیرترین گیانلەوەردا دەنرێت چونکە پەل و پێی نییە و زۆربەی خەڵک لی دەترسن و خۆیان لی دەپارێزن چونکە بێوەفایە. ماریش وەکو مرۆڤ دڵ و گەدەی هەیە. هەروەها جوانترین جۆری مار بوایە، سکی وەک ئاسمان شینە و پشتی وەک گیای دارستانە و لەسەر دار و درەخت دەژیت. ئەم جۆرە مارە دەتوانێت بۆ ماوەی 4 ساڵ بەبێ خۆراک بژیت و گەورەترین و بەهێزترین مار کوبڕایە. هێرش دەباتە سەر مرۆڤ بێ ئەوەی مرۆڤ هێرشی باتە سەرێ. یەک کەوتکی چا لە ژەهری ئەم مارە 165 مرۆڤ دەکوژێت و ژەهرەکەشی لە بواری پزیشکی سوودی لێوەردەگرن. ماری کوبڕا تا 25 ساڵ تەمەن دەکەن و ماری بووە تا 27 ساڵ تەمەن دەکات. مار بەگشتی هەر هێلکەیەک 4 تا 5 ماری لێ دەردەکەوێت، پێی دەڵێن توولە مار. خێرایی مار بەگشتی لە یەک کاتژمێردا 11 کیلۆمەترە و دەنگی مار لە جۆری کیفەیە. زۆر حەزی لە گواستنەوەیە و جێگای تایبەتی بۆ بژی و ژیانی نییە. ئەم بابەتە کۆتایی هات. دوو پشک نیشانەی ئازار و زیان و خیانەتکاریە. کاری هەموو زیانە و کاری باش ناکات و زۆر بێوەفایە. دوو پشک هەش پێی هەیە، کاتێ تووڕە دەبن هەرچی لە پشتیان بێت پێی دەدەن. دایکیان هێلکە بۆ ماوەی 2 مانگ لەسەر پشتی خۆی دادنێت تا دەبێتە کۆرپەلە و بۆ ماوەی 2 هەفتە لەژێر چاوتێری دایکیان دەژین و پاشان 2 هەفتە دایکی خۆیان دەکوژن و لی دەبنەوە. حەزیان لە پێوەژیانی کۆمەڵاتی نییە و هەر یەکە بەتەنها دەژین چونکە زۆر ڕقیان لە یەکترا. کاتێ بە یەک دەگەن بە شەڕ دێن تا یەکێکیان بمرن و هۆی بە یەکگەیشتنیان لە سەرەتای مانگی حوسەیرانە کە دەست بە گواستنەوە دەکەن و شوێنی خۆیان دەگۆڕن.
دوو پشک بە زۆری لەو شوێنانە زۆرن کە هاتووی مرۆڤی لەسەر نەبێت واتە کۆن بێت بەهۆی کلچی بە مرۆڤ دەدات چونکە ژەهری لەناو کلچێتی لە دواوە و چزوەکەی وەک دەرزێک وایە کیسەیەک ژەهری تێدایە کاتێ بە مرۆڤ دەدات نابنە هۆی کوشتنی ئەو مرۆڤە بەڵام بۆ ماوەی چەند هەفتەیەک ئازاری پێدەگەێنن چاوی هەیە بەڵام کوێرە بەهۆی شاخی هەستیار زاڵ دەبن بەسەر دەوروبەر دەتوانێت زیاتر لە ساڵێک بەبێ خۆراک بژین نزیکەی 600 جۆریان هەیە ئەم گیانەوەرەش وەکو مار وایە ئەگەر مرۆڤ لەباری وەستان بێت ناتوانێت بە مرۆڤ بۆ بدات زانینی تەمەنیان بەپێی گرەی کلچیان دەبێت و بە زۆری تەمەنیان لە 12 ساڵ زیاتر نابێت دوو پشک ئێستا ڕێژەیان کەمە هۆیەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە کاتی بەیەک دەگەن یەکتر دەکوژن و لە کاتی لەدایک دەبن دایکی خۆیان دەکوژن و شوێنەوارە کۆنەکان لە ناوچۆ و بەکارهێنانی دەرمانی دوو پشک کوش لەلایەن مرۆڤەوە چونکە بێوەفایە ئەگەر ڕێژەیان زۆر بێت زاڵ دەبن بەسەر مرۆڤ و ژیان ناخۆش دەکەن بە بێوەفاترین گیانەوەردا دەنرێت لە جیهاندا ئەم بابەتەش بە کۆتا هات مێرو جیهانی مێرو جیهانێکی زۆر سەیرە لەسەر ڕووی زەوی بەڵام مرۆڤ ئاگادار نیە ئەگەر وربینەوە لە جیهانی مێرووەکان ئەوە زۆر شتی سەیر دەبینین لەوانە مێرووەکان سێ زۆریان لێ هەیە یەکەم پاشا کە تایبەتە بە دانانی هێلکە و درێژەکەی دەگاتە 9 سانتیمەتر هاتچۆی زەحمەتە لەبەر ئەوە لە ماڵەوەی و دەرناکەوێت دووەم مێرووی پاڵا ئەم جۆرەش ئەوانن کە ناتوانن هێلکە بکەن بۆیە کارەکانی وەک کۆکردنەوەی خۆراک و بەرگریکردن و پاکردنەوە بەجێ دەهێنن سێیەم مێرووی نێرە تەنها بەردەستی پاشا دەکەن و هیچ کاری تر ناکەن ئەو شوێنێک کە مێرووی لێ دەژین ئێمە پێی دەڵێن کونی مێرو شارە مێرو زۆر ڕێک و پێکە و باژارێکی تەواو لە ژێر زەویە هەندێک جار دەکەوێتە نزمی 5 مەتر لە ژێر زەوی و فڕێی جێیان بەپێی ژمارەیان دەبێت وەک هەندێک جار نزیکەی 500 مێرو پێکەوە دەژین لە کونێک باژاری مێرو زۆر سەیرە ڕێگا و ماڵ و دەرگایان هەیە هەر کونێکی مێرو دەرگاکەی تایبەتی خۆی هەیە چونکە هەندێک جار دەرگایان لێ دەگیرێ بە دەرگای تایبەتیدا دەڕۆن شوێنێکی تایبەت لەبەر دەرگایان هەیە بۆ پاسەوان و بەرگریکردن و بە زۆری مێیە لەوێ دەبن لە کونەکەیاندا جێگەی تایبەتی پاشا هەیە و پاسەوانی لەگەڵدایە جێگەی خۆراک و خواردن و خۆراک هەڵگرتنیان هەیە وەکو مرۆڤ و هەروەها جێگەی کۆبوونەوەی لەشکریان هەیە و لەگەڵ یەکتر قسە دەکەن بەڵام مرۆڤ گوێک بیستیان نابێت هەروەها جێگەی تایبەتیان هەیە لە کاتی زستان دەچنە ئەو جێگایە لە دژی سەرما و باوباران و خۆیان دەپارێزن و لە هەمووی سیرتر لە جیهانی مێرووەکان ئەوەیە کە وەکو مرۆڤ گۆڕستانیان هەیە کاتێک یەک لە مێرووەکان بمرێت ئەوە دەیبن و لەو گۆڕستانە دایدەنێن زاناکان مێشکی مێرویان خستۆتە ژێر وربین و دەریان خستووە کە مێشکی مێرو لە زۆر سیفەتەوە لە مێشکی مرۆڤ دەچێت هەروەها ئەوانیش وەکو مرۆڤ کاتێ ئیشێک دێتە بەریان بیری لێ دەکەنەوە بۆ دانانی چارە مێرووەکان هۆرمۆنێک بۆن دەردەدەن بۆ ئەوەی لە یەک دوور نەکەونەوە و بۆ خۆپاراستن لە دوژمن مێرووی ئیشکەرەکان مێیەکان کاتی بە دوای خۆراکدا دەگەڕێن یان بۆ جێگەیەک دەڕۆن هۆرمۆنێک دەڕژێتە سەر ڕێگەی بۆ خۆیان و مێرووەکانی تر سوودی لەوەربگرن بۆ ئاگادارکردنەوە و خۆپاراستن لە دژی ئاگرکەوتنەوە و لافاو بەکاری دێنن مانای دەردانی ئەو هۆرمۆنانە لەلایەن مێرووەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بانگی شاری مێرووەکان بکەن بۆ ڕزگاربوون و ڕوبەڕووبوونەوەی دژی هەر کێشەیەک هەروەها ئەو هۆرمۆنانەی مێرو دەری دەدەن سوودێکی بەپایانی هەیە لە ڕێکخستنی لەش وەک ئەگەر ئەندامێکی لەشیان بشکێت ئەوە لە ڕێگەی دەمەوە ئەو هۆرمۆنە دەردەدەنە سەر ئەو شوێنە شکاوەکە بۆ چارەسەری یان کاتێ پێویستیان بە یارمەتی هەبێت بۆ زاڵبوون بەسەر دوژمن و گواستنەوەی خۆراک ئەم هۆرمۆنە دەردەدەن و مێرووەکانی تر بەهانایانەوە دێن ئەم هۆرمۆنانە لە مێروودا زۆر گرنگە چونکە کاتێکێک لە مێرووەکان بمرێت ئەوە ئەم هۆرمۆنە دەڕژێت و مێرووەکانی تر ئاگادار دەبنەوە بە دوای دەگەڕێن و تەرمەکەی دەبێنە گۆڕستان زاناکان بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم مەبەستە هەندێک هۆرمۆنی لەو جۆرەیان هێنا و کردیانە سەر مێروویەکی ساخ کاتێ مێرووەکە گەڕایەوە بۆ شار ئەوە هەموو مێرووەکانی تر پێکەوە ئەو مێرووەیان دەرکردوونەیان هێش بێتە ناو شارەکە ناچار مێرووەکە لە شارەکە دەرکەوت بۆ ماوەیەک تا بۆنەکەی بەسەر چوو ئەو کاتە ڕێگەی گەڕانەوەیان پێدرا و گەڕایەوە شارەکە ئەم بابەتەش بە کۆتا هات مێشولە وەک ئاماژە پێدراوە کە هەر زیندەوەرێک چەند ورد و بچووک بێت هەستیار و ئەندامی سێرتر و زۆرتر دەبێت کەواتە مێشولە یەکێکە لەو زیندەوەرانێک کە ئەندامی زۆرن و هەستیاری بەهێزە مێشولەکان دوو ڕەگەزن نێرمێ بە زۆری لە ناوچەی زۆنگا و گۆم و ئاوە شیرنەکان دەژین هەستیاری زۆر بەهێزە ئەگەر 9 مەتر لە مرۆڤ دوور بێت ئەوە هەست بە خوێنی مرۆڤ دەکات نێرە لە کونەی خۆی زیاتر لە 6 میل دوور ناکەوێتەوە مەگەر هەوا نەیبات مێشولەش وەک مرۆڤ حەزی لە ڕەنگە و
لە دەوری ڕەنگی سوور و زەرد و ڕەش کۆ دەبنەوە و ڕقیان لە ڕەنگی شینە و جوانترین ڕەنگلایان ڕەنگی سپیە و سەوزی کراوەیە. مێشولەی ڕەگەزیمێ لە ژمارەی ددانی نزیکەی 47 ددانی هەیە و پێستی مرۆڤ بەهۆی ئەم ددانانەوە کون دەکەن و خوێنی لێدەمژن، چونکە خوێنی مرۆڤ پرۆتینی تێدایە و سوودی هەیە بۆ پێگەیشتنی هێلکەی. بەڵام مێشولەی نێرە ددانی نییە، دەمی لە شێوەی لولەی مژۆکە و لەسەر قەد و گەڵای ڕۆک دەژین و ئاوی لێ دەمژن و خۆراکی خۆیان لێ دروست دەکەن. شێوەی پێتین لە مێشولە دەرەکیە، کاتی هێلکە پێدەگات مێی نەفڕی دەداتە ناو ئاو و نێرە دەچێتە سەری و پیتێن ڕوودەدات. مێشولەکان بەپێی شوێنیان جیاوازن. مێی مێشولە زیان بە مرۆڤ دەگەێنن لە ڕێگەی گواستنەوەی میکرۆب و ڤایرۆس و لە کاتی مژینی خوێن. مێشولە 3 جۆریان هەیە کە نەخۆشی دەگوازنەوە لەوانە: یەکەم، مێشولەی ئەنۆفلیس کە تایبەتە بە گواستنەوەی نەخۆشی مەلاریا لە مرۆڤ و گیانەوارانی تر وەک بزن و مشک. دووەم، مێشولەی کیلۆلێکس کە تایبەتە بە گواستنەوەی نەخۆشی مەلاریای باڵندە. سێەم، مێشولەی ئایدس کە تایبەتە بە گواستنەوەی نەخۆشی تاو زەردەتا. ئەم بابەتەش بە کۆتا هات. مێش گیانلەوەرێکی بچووکە و مرۆڤ بە چاوی کەم سەیری دەکات. ئەگەر بێت و لە سیفەت و ڕەفتاری تێبگەین ئەوە زۆر شتی سیر دەبین لەوانە. چاوی مێش 48,000 خانەی تێدایە. بەهۆی ئەم خانەیە دەتوانێت سەیری 100 وێنە بکات لە یەک چرکەدا. هەروەها لە چاوی مێشدا 6,000 گەدە چاو هەیە کە 6 گۆین و پێچەوانەی یەکترن و هەریەکە بەلایەکە. بۆیە ئاسی بینینی لە گۆشەی 360 دایە و هەمووی لای خۆی پێی دەبینێت. و هەندێک دەزوولەی ورد لە ژێر باڵی مێشدا هەن، کاتی دەفرێت لە ئاسمان بەهۆی ئەو دەزوولە وردانەوە زاڵ دەبێت بەسەر دەوروبەر و ئاگادار دەبێتەوە لەوەی ئەگەر شتێک بەرەو لای بێت یان شتێک لە پشتی بێت بۆ ئەوی ئاراستەی بگۆڕێت. مێش گیانلەوەرێکی زۆر بچووکە بەڵام سیفەتی زۆر و سەیرن. بۆ نمونە کاتێ پێویستی بەهێز بێت دەتوانێت هێزی 100 جار لە هێزە ئاسایەکەی خۆی بەکار بێنێت و دەتوانێت لێ کاتژمێردا 10 کیلۆمەتر بفڕێت بەبێ وەستان. واتە مێش دروستکراوێکی بەهێزە، چونکە مرۆڤ کاتی پێویستی بەهێز بێت دەتوانێت هێزی 10 جار هێندەی هێزە ئاسایەکەی خۆی بەکار بێنێت. مێش بەهۆی شانە لولەیی خۆراک دەخوات، چونکە ددانی نییە. ئەو شانەیە دەکاتە ناو خۆراک و خۆراکەکە دەمژێت و کاتێ خۆراکە دێتە دەمیەوە هەندێ مادەی چیمیایی دەگاتە سەری و هەرسی دەکات و خۆراکەکە دەکاتە 3 بەش. کاتێ خۆراکەکە دەچێتە ناو لەشی لەگەڵ خوێن بەشێکی بۆ هێزی فڕی نییە و بەشێک بۆ پاشەڕۆی و بەشێکی تر لە ناو لەشی دەمێنێتەوە. ئەمەش کردارێکی زۆر سەیرە و مرۆڤ ناتوانێت ئەنجامی بدات. هەروەها دەربارەی ئەم گیانلەبەرە بچووکەش پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ دەفەرمێ: إذا وقع الذباب في إناء أحدكم فليخمسه فيه ثم ليطرحه فإن في أحد جناحيه داء وفي الآخر شفاء. واتە ئەگەر مێشک بکەوێتە ناو قاپ یەکێکتان ئەوە بەدەست بە باشی نقومی بکەن، چونکە باڵێکی نەخۆشیە و باڵێکی دەرمانە. هەروەها زانایەکی ئەڵمانی ئاماژەی پێداوە و ڕوونی کردەوە کە باڵی چەپی هەندێک مادەی زیان بەخش و خراپی تێدایە. ئەگەر بچێتە لەشی مرۆڤ زیانی پێدەگەێنێت و لە باڵی ڕاستیدا مادەیەکی سوودبەخش هەیە دژی ئەو مادەیە کە لە باڵی چەپیدا هەیە و ئەگەر بچێتە لەشی مرۆڤ زۆر میکرۆب ڤایرۆس لەناو دەبات و بەکتریا لە لەشی مرۆڤ دەکوژێت و لە کاتی کەوتنە خوارەوەی مێش بەوەی هەر هۆیەک هەموو جارێک لەسەر باڵی چەپ دەکەوێتە خوارەوە. ئەم بابەتەش بە کۆتا هات. مێش هەنجوین وەک زۆربەی گیانەوەرانی تر بە کۆمەڵ دەژین کە هەندێک جار نزیکەی 80 مێش پێکەوە لە ناو یەک شانە دەژین. سیفەتێکی جوانیان هەیە، ئەویش بەشکردنی کارە بەسەر هەموو ئەندامانیان بەپێی توانایان، وەک کۆکردنەوەی خۆراک و هەڵگرتنی بۆ کاتی تنگانە. مێش هەنجوین لە جیهاندا نزیکەی 110,000 جۆریان لێ هەیە. هەستی بیستنیان نییە. لە ماوەی چرکەیەکدا 400 جار باڵی خۆیان دەجوڵێنن و هەر جارێک لە شانەکەیان دەردەکەون دەچنە سەر 1000 گوڵ. ئەمجا دەگەڕێنەوە بۆ شانەکەیان. وەکاری شاژنی مێش هەنجوین کردنی هێلکەیە و لە ژیاندا و نزیکەی 200 هێلکە دەکات. مێینەی ئەم مێشانە لە شانەکانیان دەردەکەون و بە دوای خۆراکدا دەگەڕێن. سڕای ئەمەش ئەگەر بیانەوێت شانەیەکی نوێ دروست بکەن ئەوە هەندێک لە مێیەکان دەچن و بە دوای جێگا دەڕگەڕێن تا شوێنێکی گونجاو دەستنیشان بکەن و کاتێک شوێنێکیان دەستنیشان کرد هەندێکیان لەوێ دەمێننەوە بۆ ئەوەی جێگەکەیان لێون نەبێت و ئەوانی تر دەگەڕێنەوە بۆ لای هاوڕێکان و هەواڵیان پێدەدەن و پێکەوە کۆچ دەکەن بەرەو شوێنی دەستنیشانکراوەکە و شانەیەکی نوێی لێ دروست دەکەن. ئەم مێشانە بە زۆری لەسەر ئاوە شیرنەکەی گوڵ دەژین و ئەو بەرهەمەی لە گوڵ وەری دەگرن دەبێتە پڕۆتین و ڤیتامین و یارمەتی دروستکردنی هەنجوین دەدەن. هەنجوین سوودێکی زۆری هەیە، لەوانە بەهێزکردنی ددان، چاکردنەوەی پێستی سوتا و قۆڵۆن، گەشەی جمگەکان. ئەم بابەتەش بە کۆتا هات.
شێر گیانەوەرێکی زۆر بەهێز و بەتوانایە و بە پاشای دارستان ناسراوە بە ئازایی ڕەوژبەرزی بەناوبانگە. خێراییەکەی لە یەک کاتژمێر دەگاتە 95 کیلۆمەتر سەعات. بە شێوەیەکی گشتی شێر 4 جۆری هەیە، 2 جۆری ئاسیاییە و 2 جۆری ئەفریقیە. هەروەها ڕەوشتێکی سەیری هەیە، ئەویش ئەوەیە ئەگەر بزانێت گیانەوەرێکی تر بە دواوەیەتی ئەوە بەهۆی کلچەوە دەتوانێت شوێن پێی خۆی بشارێتەوە. ئەم کردارەش بۆ ئەوەیە تاچە گیانەوەرێکی تر یان مرۆڤ شوێنی نەزانن. ماوەی سکپڕی لەم گیانلەوەرە 106 ڕۆژە و دەنگەکەشی لە جۆری نەڕەیە. هەر گیانەوەرێک دژی هەیە. شێریش یەکێک لەو گیانەوەرانە کە دژی تایبەتی خۆی پێی دەڵێن باوەڕ کلکی لە شێوەی کەوچکێکدایە و مادەیەک داوێژنە شێر دەبێتە هۆی هەستیاری بۆ شێرەکە. ئەم بابەتەش بە کۆتا هات. فیل یەکێکە لە گیانەوەرە کێش و قورسەکان کە بارستایەکەی نزیکی 7 تا 10 تەنە. خێراییەکەی لە یەک کاتژمێردا دەگاتە 36 تا 40 کیلۆمەتر سەعات. ماوەی سکپڕی لەم گیانەوەرە قورسە نزیکی 700 ڕۆژە. ژمارەی ددانەکانی وەکو مرۆڤ و 32 ددانی هەیە. ماوەی خەوتنی فیل لە شەو ڕۆژێکدا تەنها 4 کاتژمێرە و لێدانی دڵی لە یەک خولەکدا 25 جارە. ئەم گیانەوەرە گەورەیە لە مشک دەترسێت چونکە دەچێتە ناوکوونی لوتی. هەروەها گەورەترین فیل لە جیهاندا کە ئێستا لە وڵاتی هیندستان دەژیت بەرزەکەی نزیکەی 2 مەتر و 75 سانتیمەترە. خۆراک و خواردن لە فیل بەهۆی لوتەوەیە. ئەم گیانەوەرە لە زۆربووندا لە هەموو زیندەوەرێک سسترە. لە 30 ساڵیەوە لە ڕووی توخمەوە پێدەگات و نزیکەی 100 ساڵ دەژیت. ئەم بابەتەش بە کۆتا هات. تیمساح گیانەوەرێکی زۆر دڕندە و بەهێز و بێوەفایە. ئەم گیانەوەرە لە کشوەری ئەفریقا زۆرن. لە نزیک ئاودا دەژین و دوور ناکەونەوە لە ئاو چونکە زۆر جار لە ترسی ڕاوکەران دەچنە ژێر ئاو و لە ژێر گژوگیای ناو ئاو خۆیان دەشارنەوە. دەتوانن بۆ ماوەی 2 کاتژمێر هەناسە بە ئۆکسجێنی تواوی لە ژێر ئاو بدەن، بەڵام دوای 2 کاتژمێر دێنێ دەرەوە و ناتوان ئیتر لە ژێر ئاو بمێننەوە. ئەم گیانلەوەرە کاتێک تووڕە دەبێ هەرچی لە پشتی بێت هێرشی دەباتە سەر و زۆر دڕندانە. درێژیان لە نێوان 1 بۆ 6 مەترە و لە ژیانیان 300 هێلکە دەکەن. هەروها درێژترین تیمساح لە جیهان دۆزرایەوە، درێژەکەی 6 مەتر و 38 سانتیمەتر بوو. لەبەر گەورەی نەیان دەتوانی بیگرن، ناچار کوشتیان. ئەم تیمساحەش لە ئەفریقا دۆزرایەوە. ئەم بابەتەش بە کۆتا هات. زەرافە هەموو گیانەوەرەکانی سەر و زەوی دەنگی تایبەتی خۆیان هەیە، بەڵام ئەم گیانەوەرە بێبێ دەنگە. زەرافە زۆر خۆڕاگرە بۆ توێنەتی و لە ڕێزی یەکەمی گیانەوەرانە بۆ خۆڕاگری توێنێتی. ئەم گیانلەوەرە زۆر بێهێزە و لاوازە. ئەگەر بکەوێتە خوار و ئەندامێکی لە بشکێت وەک پێی ئەوە ناتوانێت چارێک بۆ خۆی ببینێتەوە تا مردن لەو شێوەیە دەمێنێت و ناتوانێت دابێتەوە. خێراییەکەی لە یەک کاتژمێر دەگاتە 500 کیلۆمەتر. هەروە زمانەکەی زۆر درێژە و نزیکەی 17 ئینچ دەبێت بەهۆی گوێیەکانی پێپاک دەکاتەوە. ئەم بابەتەش بە کۆتا هات. ئەسپ نیشانەی ئازایەتی و هۆشیاری بۆ وەفاییە. ڕەوشتێکی هەرە جوانی هەیە، ئەویش پێشوازیکردنە لە میوان. ئەسپ دەتوانێت بۆ ماوەی چەند مانگێک هەردوو قاچی پێشەوەی بەرز بکاتەوە و لەسەر هەردوو قاچی پشتەوەی ڕاوەستێت. ئاماژە پێدراوە کە ئەگەر ئەم گیانلەوەرە زۆر ماندوو بێت ئەوە ناچار خۆی دەکوژێت. خێراییەکەی لە یەک کاتژمێر دەگاتە 600 کیلۆمەتر. هەروەها ماوەی سکپڕی لەم گیانلەوەرە نزیکەی 335 ڕۆژە و لێدانی دڵی لە یەک خولەک دەگاتە 50 جار و جۆری دەنگەکەش لە جۆری کوڕەیە. ئەم بابەتەش بە کۆتا هات. نەعامە وشتر مرخ بە خێراترین باڵندەی سەر زەوی دادەنرێت و گەورەترین باڵندەی لە جیهاندا تا ئێستا. لێدانی دڵی یەکسانە بە لێدانی دڵی مرۆڤ، واتە لە یەک خولەک 72 جارە. سەر بە لقی باڵندەیە، بەڵام ناتوانێت بفرێت. 2 پێی هەیە و هەر یەکەش خاوەن 2 پەلە و هەر پەلێکی لەوەی تر گەورەترە. لەشی بەپەڕدا پۆشراوە، بەڵام سەر و مل و پێیەکانی ڕوتن. بەرزەکەی نزیکەی 2 مەتر و 8 سانتیم دەبێت و خێراییەکەی لە یەک کاتژمێر دەگاتە 50 کیلۆمەتر و لەسەر هێڵی ڕاست ناڕوات، بەڵکو لەسەر هێڵی بازنەی دەڕوات. نەعامەی مێیە هێلکە دەکات و دوای 6 هەفتە دەتورکێت و هەر هێلکەیەک 100 خولەکی دەوێت تا بشکێت. نێرەکانیان سەرپەرشتی پەروەردەکردنی کۆرپەلەکانیان دەکەن و بەخێوی دەکەن و گرنگیان پێدەدەن. ئەم بابەتەش بە کۆتا هات. هەڵۆ باڵدارێکە بە ئازایەتی ناسراوە. هەڵۆ نەفسی زۆر بەرزە چونکە تەنها گۆشتی ئەو باڵدارە دەخوات کە خۆی ڕاوی کرد بێت. ئەم باڵدارە زۆر ئازایە، دەتوانێت لە ئاسمان لەسەر پشت شەڕ بکات. باڵدارێکی بەهێز و خێرا و چاوتیژە، تەنانەت دەتوانێت نێچیری 10 جار گەورەتر لە خۆی ڕاوک بکات. زۆربەی جار هێلانەکەی لەسەر لوتکەی چیا دروست دەکات چونکە شوێنەکەی بەرزە و زاڵە بەسەر نێچیرەکەی. ئەم باڵدارە زۆر بەرز دەفرێت و لە هەموو باڵدارەکانی تر بەرزە فرترە. هەڵۆ
هەڵۆ زۆر بە نرخە و بە نرخترین هەڵۆ سپیا کە نرخەکەی 50,000 دۆلارە. ئەم بابەتەش بە کۆتا هات. پشیلە گیانلەوەرێکی گۆشخۆرە و لە ڕێزی ئاژەڵە دڕندەکانە. ئەم گیانەوەرە وەکو مرۆڤ 32 ددانی هەیە. بە شێوەیەکی گشتی پشیلەکان تەمەنیان لە 15 ساڵ زیاتر نییە. هەروەها پشیلە زۆر حەزیان لە گۆشتی ماسیە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ یەکەم جار پشیلە لە کەناری دەریای ناوەڕاست ژیاوە. پشیلە زۆر هەستی ناسکە و بە کەمترین دەنگ تێک دەچێت و دەنگی تەلەڤیزۆن کاری لێ دەکات. سمێڵی هەردوو لای پشیلە بۆ هاوسەنگ بوونە. ئەگەر یەکێکی لێ ببێتەوە ئەوە بەلاری دەڕوات و ناتوانێت بەسەر دیواردا بڕوات. لەشی پشیلە لە 500 ئێسک پێک دێت و 230 ماسوولکە لە لەشی هەیە. ئەوەی سەیرە لە پشیلە ئەوەیە کە شیلەیەک لە ناو زمانی هەیە بەهۆی ئەو شیلەیە دەتوانێت برینەکانی تیمار بکات. پشیلە هەمیشە حەزی لە شوێنە کۆنەکەیەتی و حەز ناکات بەجێ بهێڵێت و ئەگەر بەجێ هێشت بۆ ماوەی چەند ساڵێکیش بێت هەر دەگەڕێتەوە. ئەم بابەتەش بە کۆتا هات. کەروێشک پێڵووی چاوی نییە و هەمیشە چاویدا ناخات، بەڵام لە کاتی خەوتن پەردەیەکی گۆشتی تەنک دەکێشێتە سەر چاوی خۆی. هەروەها لە ژیانیدا 9 بەچکە دەکات، ساڵی 2 بەچکە دەکات، جارێک لە هاوین و جارێک لە پاییزدا و لێدانی دڵی لە یەک خولەک دەگاتە 150,000 و خێراییەکەی لە یەک کاتژمێر دەگاتە 70 کیلۆمەتر. ژمارەی دانەکانی 28 ددانە ئەم گیانلەوەرە بەبێ ئاگایی و بێخەبەری ناسراوە. ئەم بابەتەش بە کۆتا هات. کولە گیانلەوەرێکی بچووکە، بەڵام ئەگەر لی وربینەوە ئەوە زۆر سیفەتی سەیری هەیە و هەر چاوێکی کولە 30 عەدەسەی تێدایە. لە لای هەندێک خەڵک وەکو خۆراک بەکاردێ، چونکە خواردنی ئەم گیانلەوەرە دەبێتە هۆی کەمکردنی ترشێتی لە مرۆڤدا. کولە وەکو زۆربەی گیانەوەرانی تر بە کۆمەڵ دەژیت. هەندێک جار 1000 ملیۆن کولە پێکەوە دەژین و بە هیچ شێوەیەک بەریەک ناکەون، ئەویش بەهۆی شاخی هەستیارە. ئەم کۆمەڵە کولەیە بەسەر هەر ناوچەیەک بچن داگیری دەکەن، چونکە ڕۆژانە پێویستیان بە 300 تەن خۆراک هەیە. هەر کولۆیەک لە ژێر سکی 11 ئەڵقەی پێکەوە بەستراو هەیە. ئەگەر دەرچەی کۆم بکەوێتە ئەڵقەی 8 ئەوە مێیە، بەڵام ئەگەر دەرچەی کۆم بکەوێتە ئەڵقەی 9 ئەوە نێرە و لە دواوەی 3 ڕیشاڵی بەهێز هەن. ئەم بابەتەش بە کۆتا هات. ورچ ئاژەڵێکی وربینە و گیانەوەرێکی لەشگەورە و دڕندەیە. لە وڵاتە ساردەکان دەژیت. هەروەها ورچە جەمسەریەکان لە هێرش و لە بەرگری هەمیشە لای چە بەکاردێنن، لە ڕاز دەپارێزن و بەکاری نایەنن. لە وڵاتی رووسیا بە هەنجوینخۆر ناو دەبرێت و لە وڵاتی ئەوروپا بە سەکی دڕندە ناو دەبرێت و ورچ بە زۆری حەزی لە گۆشتی ماسیە و خۆی ڕاوی دەکات. هەروەها جۆرە ورچێکی سیر هەیە تا نەخۆش نەبێت ئەو ناخواتەوە و ئەو ورچە ناوی ورچی کوواڵایە. ئەم بابەتەش بە کۆتا هات. کرمی زەوی هەمە جۆرن و هەمویان دڵیان نییە، بەڵام لە جیاتی دڵ پشتە لولەیان هەیە کە دەکەوێتە سەرپشتی و گەورەترین لولەی لە لەشی. ئەم لولەیە خوێن دەگوازێتەوە بۆ هەموو بەشەکانی لەش بەهۆی شەپۆڵ لە دواوە بۆ پێشەوە. هەروەها کرمی زەوی چاوی نییە، واتە کوێرە، بەڵام لە جیاتی چاو هەستەخانەی هەیە کە خانەیەکی تایبەتمەندە بۆ وەرگرتنی ڕۆشنە وریاکەرەوە. ئەم خانانەش دەکەونە پێش دەمەوە. ئەم خانەیەش ڕۆشنایی وەردەگرن، چونکە هەر خانەیەک ئاوێنەیەکی تەنکی ڕوونی تێدایە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کۆکردنەوەی ڕۆشنایی و زاڵ دەبێت بەسەر دەوروبەر. ئەوەی سەیرە لە کرمی زەوی ئەوەیە ئەگەر بکرێت بە 2 پارچە ئەو هەر پارچەیەک دەبێتە کرمێکی تەواو. کاتی چالاکی کرمی زەوی لە شەودایە و خواردنیشی لە شەودایە، ئەویش گەڵای وشکە و سوودەکەش بۆ بەپیتکردنی خاک و ڕوودانی گازگۆڕچەیە. ئەم بابەتەش بە کۆتا هات. خێرایی گیانلەوەران لە یەک کاتژمێردا: شێر 95 کیلۆمەتر، فیل 40 کیلۆمەتر، مار 11 کیلۆمەتر، ئەسپ 60 کیلۆمەتر، زەڕافە 50 کیلۆمەتر، ئاسک 80 کیلۆمەتر، نەعامە 50 کیلۆمەتر، گورگ 60 کیلۆمەتر، کەروێشک 70 کیلۆمەتر، نەهەنگ 48 کیلۆمەتر، کۆتر 63 تا 150 کیلۆمەتر، حوشتر 16 کیلۆمەتر، کیسەڵ 300 متر و دۆلفین 15 تاوەکو 60 کیلۆمەتر. ئەم بابەتەش بە کۆتا هات. گەورەترین گیانەوەری ئاوی نەهەنگی شین. بێگومان نەهەنگی شین گەورەترین گیانەوەری ئاویە. درێژەکەی دەگاتە 33 متر و کێشەکەی دەگاتە 120 تۆن. پانی کلکی 7 مترە و درێژی باڵەکانی 5 مترە و قورسی ماسوولکەکانی 50 تەنە. نزیکەی 25 تەن ڕوون لە لەشیدا هەیە و تەنها جگەرەکەی 500 کیلۆگرامە و دڵی 359 کیلۆگرامە. دەمی زۆر گەورەیە، بەڵام گەدەی تەسکە، ددانی نییە، بەڵام دوو لای پێوەیە لە هەرە دەچێت لە ناو دەمیەوە. نەهەنگ لەو جۆرە گیانلەوەرانەیە کە بێچۆکانی
ژیانیان پەروەردە دەکەن لە کاتی نووسیندا نیوەی مێشکی هۆشیارە و نیوەی خەوتووە بەڵام ئەوەی سەیرە لەم گیانلەوەرە ئاوی ئەوەیە کە بە هەوای سەر زەوی هەناسە دەدات بۆ ماوەی 20 خولەک زیاتر ناتوانێت لەژێر ئاو بمێنێتەوە بەبێ هەناسەدان و پرۆسەی هەناسەدانی لە ڕێگەی کونی لوتەوە دەبێت خواردنی ماسی وردە لەگەڵ ئاو قوتی دەدات و پاشان ئاوەکە فڕێداتە دەرەوە و ماسیەکە دەخوات هەروەها بچووکترین هێلکە لە جیهاندا هێلکەی نەهەنگە کە کێشەکەی دەگاتە 0.141 لە گرامێکدا ئەم هێلکە بچووکە دەبێتە کۆرپەلە و گەشە دەکات بۆ ماوەی 22 مانگ کێشەکەی دەگاتە 29 تەن ئەمەش بەڕاستی سەیرە خێرایی نەهەنگ لە یەک کاتژمێر دەگاتە 48 کیلۆمەتر هەروەها گەورەترین و قورسترین نەهەنگ لە ساڵی 1920 زانی دۆزرایەوە کە ڕەگەزی مێیە بوو درێژیەکەی 33.6 مەتر بوو کاتا ئێستا گەورەترین نەهەنگ لە جیهان و گەورەتر لەم نەهەنگە نەدۆزراوەتەوە ئەم بابەتەش بە کۆتا هات نەهەنگی خوێنڕێژ لە دنیادا جۆرێک نەهەنگ هەیە پێی دەوترێت نەهەنگی خوێنڕێژ ناوەکەشی بە لاتینی ئۆرکینس ئۆرکایە ئەم نەهەنگە درێژی مێیەکەی نیوەی درێژی نێرەکەیە واتە درێژی نێرەکەی نزیکەی 20 مەترە و درێژی مێیەکەی نزیکەی 10 مەترە و کێشی نزیکەی چەند تەنێک دەبێت نەهەنگی خوێنڕێژ بە درەندەترین دوژمنترین گیانەوەری ئاویدا دەنرێت ناونانی ئەم جۆرە نەهەنگە بە خوێنڕێژ دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەندێک جار کۆمەڵ دەبەسن و هێرش دەبنە سەر کۆمەڵانی تر بەبێ هیچ هۆیەک و بە خراپترین شێوە لە ناویان دەبن بەبێ ئەوەی هیچ دژمنایەتێکیان لەگەڵدا هەبێت ئەم بابەتەش بە کۆتا هات نەهەنگی شاخدار ئەم جۆرە نەهەنگە شاخیان هەیە ناوی زانستی ئەم نەهەنگە مۆدۆن مۆنوسیرسا دیمەنێکی سەیری هەیە نێرەکانیان ددانەکانیان پێچاو و زۆر درێژ و قورسە و درێژی هەر ددانێکی 3 مەترە هەروەها شاخێکی بەهێزی هەیە کە سەهۆڵبەندی دەریاکانی پێدەشکێنێت تاوەکو هەوا هەڵڵەمژێت چونکە نەهەنگ پێویستی بە هەوای وشکاوی هەیە و هەر 20 خولەکێک جارێک دێتە سەر ئاو بەهۆی شاخیەوە سەهۆڵبەند دەشکێنێت و هەر شاخێکی کونێکی تێدا بۆ هەڵمژینی هەوا خەڵک ڕاویان دەکەن بۆ خواردنی گۆشتەکانیان وەلۆ ڕوونەکەشی زۆر سوودی لێوەردەگیرێت بۆ ئاگرکردنەوە و خۆ گەرمکردن بەکاردێت ئەم بابەتەش بە کۆتا هات ماسیش ئاگادارە بەسەر بوومەلەرزەدا بۆ زانینی کاتی ڕوودانی بوومەلەرزە لە یاباندا زانەکان بواری دەریا پشت بە جۆرێکی تایبەتی ماسی دەبەستن کە پێی دەوترێت ماسی سەوڵ لێدەر ئەم جۆرە ماسێ لە قوڵایی 200 مەتر لە ژێر دەریا دەژیت ئەگەر هاتە سەر ئاو مانای وایە بوومەلەرزەیەکی زۆر گەورە ڕوودەدات چونکە ئەو جۆرە ماسیە دەزانێت کەی بوومەلەرزە ڕوودەدات بۆیە دێتە سەر ئاو و داوای یارمەتی ڕزگاربوون دەکات ئەم جۆرە دیاریدەیە ئاشکرا بوو لە زەمین لەرزەکەی دوورگەی ئینجینا لە ساڵی 1963 دا و دووبارە لە بوومەلەرزەکەی ئەواجیما لە ساڵی 1968 دا پێش ڕوودانی بوومەلەرزە ئەم ماسیە هاتە سەر ئاو ئەم بابەتەش بە کۆتا هات قرش هەرچی گیانەوەرێک هەبێت پێویستی بە کاتێک هەیە تێیدا پشوو برات واتە بخەوێت بۆ ئەوەی هێز و توانای دووبارە بێتەوە زۆربەی ماسیەکان لە ئاودا دەخەون و هەیانە لە کاتی نووسندا مەلە دەکەن و هەیانە بەبێت جوڵە ڕادەوەستن بەڵام قرش گیانەوەرێکی زۆر بەهێزە و خۆڕاگرە و بە درێژای ژیان بیر لە نووسن ناکات و هەرگیز ناخەوێت و بە شەو و ڕۆژ لە مەلەکردندایە قرش هەندێک سیفەتی جیاوازی هەیە و لە گیانەوەرانی ئاوی ناچێت ئەگەر بریندار بێت یان شتێکی تیژ لە سکی بدات ڕیخۆڵی بێتە دەرێ ئەوە هەر بەردەوام دەبێت لەسەر خواردن و لە کار ناکەوێت و دەتوانێت ڕوبەڕووی هەموو گیانەوەرێ بێت سەرڕای برینداریەکەی زاناکان ئاماژەیان پێداوە کە قرش بێجگە لەسەری کۆمەڵێک ماسولکەی تری هەیە کە لە لەشی ئەوانیش دەجوڵێن ئەم بابەتەش بە کۆتا هات ماسی تیر هاوێش ماسیەکان زۆر جۆریان هەیە لە ئاودا و هەر یەکەش خاوەن سیفەتێکی جیاوازە و تایبەتە بۆ نمونە جۆرێک ماسی هەیە پێی دەڵێن تیروەشێن کە ئەم جۆرە ماسیە خاوەن شێوازێکی زۆر سەیر و ناموێ لە ڕاوکردندا بۆ خۆراک خواردن دێتە سەر ئاو کاتێ مێرویان مێشکیان گیانەوەرێکی بچووک دەبێنێ لەسەر ئاو ئەوە بۆ ماوەی چەند جارێک لیک دەفیڕێ دەداتە سەری تا لە جوڵە دەکەوێت پاشان بە ئاسانی بەرەو لای دەچێت و خۆراکی لێ دروست دەکات ئەم بابەتەش بە کۆتا هات ماسی نیۆن یەکێکە لە ماسیە بچووکە هەرە زیرەکەکان کە لە ئاوە سازگارەکانی ناوچەی ئەستوونی کەمەرەی زەوی دەژیت کاتێ دەڕوات ڕێگا ڕوون دەکاتەوە وەک گڵۆپی نیۆن ئەوەی سێرە لەم ماسیە کاتێ تووڕە دەبێ ڕەنگی ڕەش هەڵدەگەڕێت ئەم بابەتەش بە کۆتا هات ماسی پڵنگ
چۆن لە جیهانی ئاژەڵان پڵنگی دڕندە و کوشندە هەیە، بە هەمان شێوە لە جیهانی دەریاشدا پڵنگی کوشندە هەیە. لە ئاوە گەرمەکان بە جۆرێک ماسی قڕش هەیە، ناوی قڕشی پڵنگە. بۆیە ئەم ناویان لێناوە چونکە هێرش دەباتە سەر هەموو شتێک لە مرۆڤ و گیان لەبەر، تەنانەت قڕشەکانی تریش ئەوەندە گەورە دەبێت تا درێژەکەی دەگاتە 4 و 5 تا وەکو 9 مەتر، هەندێک جار دێتە سەر بەندەر و ڕێگە ئاویەکان و هەرچی شتێک پێشی بگرێت هێرشی دەباتە سەر، چونکە زۆر دڕندەیە. هەندێک جار کاتێ تووڕە دەبێت هێرش دەباتە سەر ماسی و قڕشی لە خۆی گەورەتر. ئەم بابەتەش بە کۆتا هات. ماسی بێناو. ئەم جۆرە ماسیە تا ئێستاش هیچ ناوێکی لێ نەنراوە. زانایان زۆر ماندووبوونە بەدەست ناوەکەی، بەڵام نەیان توانیوە ناوێکی بۆ دابنێن. تەنیا ئەوەندە نەبێ لە سروشت و ژیانی دەزانن کە ڕەنگەکەی وەنەوشەیە و بەرەو ڕەشی دەچێت. دوو چاوی گەورە و دەمێکی زلی پێوەیە کە لە دەمی پیاوێکی بێدان دەچێت. بەسەریەوە دوو دڕک هەیە وەک ڕووناکی بەکاری دێنن. ئەم بابەتەش بە کۆتا هات. ماسی پشیلەی دەریایی. جۆرێکی زۆر سەیرە لە ماسی کە نێرەکانی بە ئەرکی دایک هەڵدەسن. دوای ئەوەی مێیە هێلکە دەکات، نێرە دەیخاتە دەمیەوە و مانگێک زیاتر لە دەمی هەڵی دەگرێت و دوای دەتروکێن و 2 هەفتە هەر لە دەمی دەمێننەوە. بە درێژای ئەم ماوە خۆراک ناخوات. ئەم بابەتش بە کۆتا هات. 20 تەماسی سی هەبێت لە خۆرهەڵاتی ئەفریقا، بە تایبەتی لۆگۆما و زەنکا و وەستاوەکان جۆرێک لە ماسی سیر دەژیت بە ناوی دیتۆی سی هەیە. ئەم جۆرە ماسیە 5 جۆری زیندوی لێ هەیە کە درێژەکەی نزیکەی 180 سانتیمەترە. بەڕۆژ لەناو قوڕ دەنوێت و لە کاتی خۆر ئاوابووندا دەچێتە ناو ئاو بە مەبەستی هەناسەدان و لە کاتی بێبارانی کاتێ زۆنگاوەکان وشک دەبن ئەوە خۆی لەناو قوڕ دەکات بۆ چوونە ژوورەوەی هەوا. بەم جۆرە لە خەوێکی قوڵدا دەبێت و لە چەوری لەشی خۆی دەخوات تا جارێکی تر باران ببارێتەوە و زۆنگاو دروست بێت. ئەم بابەتەش بە کۆتا هات. شێرە ماسی. ئەم جۆرە ماسیە ڕوخسارێکی تایبەتمەندی هەیە کە لەشیان بە پەڕێکی درێژ پۆشاوە و سوودی ئەو پەڕانەش بۆ ئەوەیە کە ماسی بچووکەکانی پێبگرن. ئەم ماسیە شێوەیان زۆر جوانە و بۆیە ئەم ناویان لێناوە چونکە لە شێوەی سەری شێردایە. ئەم ماسیە کێشەکەی دەگاتە 200 کیلۆگرام و ژمارەی ددانەکانی لە نێوان 5 تا 10 ددانە. هەروها لە دوای ئەم ماسیە کۆمەڵە دەزوویەک درێژ بوونەتەوە کە ئەو دەزولانە ژەهراوینە و هەر زیندەوەرێک لێی نزیک بێتەوە ئەوە زیانی پێدەگەێنێت. ئەم بابەتەش بە کۆتا هات. ماسی بەرەکودا. ئاماژە پێدراوە کە ماسی قڕش و ماسی بەرەکودا بە درەندەترین گیانەوەری ئاویدا دەنرێن. کەواتە ماسی بەرەکودا زۆر درڕندەیە و لە قوڵایی دەریا دەژێت بە شێوەی کۆمەڵ. ئەم ماسی درڕندەیە زۆر گەورە نییە، کاتێ تەواو پێدەگات درێژێکی دەگاتە 2 مەتر. هەروەها زاناکان ئاماژەیان بەم جۆرە ماسیداوە و دەڵێن گۆشتی مرۆڤ ناچێتە لیستی ئەم جۆرە ماسیە. بە کۆتایی هاتنی ئەم بابەتەش بەشی یەکەم کۆتایی پێهات. بەشی دووەم کۆنترین پایتەخت. شاری دیمەشق پایتەختی وڵاتی سووریایە، بە کۆنترین پایتەخت دادەنرێت لە مێژوودا. مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ 250 ساڵ پێش زاینی و تا ئێستا ئاوەدانە. وشەی دیمەشق لە زمانی عەرەبیدا واتە پەلەکردن، واتە لە دروستکردنیدا پەلەیان کردووە تا دروستیان کردو و ناویان لێناوە پەلەکردن دیمەشق. هەروەها مێژووی دروستکردنی ئەم شارە دەگەڕێتەوە بۆ 5 ساڵ پێش لەدایکبوونی حەزرەتی ئیبراهیم خوای لێ ڕازی بێت. ئەم بابەتە بە کۆتا هات. قاهرە پایتەختی میسر. قاهرە پایتەختێکی زۆر کۆنە و پێشکەوتووە، پایتەختی وڵاتی میسرە. جگەل لە قاهرەی پایتەختی مسر لە سەرانسەری جیهان 18 شاری تر هەیە بە ناوی قاهرە، کە 13 شار لە ئەمریکا بە ناوی قاهرە و هەروەها 2 شاریش لە کەنەدایە و 2 شاری تر لە ئیتاڵیایە و شارێک لە فەڕەنسایە. واتە لە سەرانسەری جیهان 19 شار هەیە بە ناوی قاهرە. ئەم بابەتەش بە کۆتا هات. دارگوێز یەکێکە لە دارە هەرە سەیرەکان و دارێکی نایاساییە، لەگەڵ مرۆڤ ناگونجێت. هەروەها نابێت مرۆڤ لەژێر ئەم دارە بخەوێت. هۆیەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم دارە کردداری هەناسەدان وەرگرتنی لە مرۆڤ دەچێت، وەکو مرۆڤ بۆ هەناسەدان ئۆکسجین وەردەگرێت و دوانە ئۆکسیدی کاربۆن دەداتەوە و دەبێتە هۆی کەمبوونی ئۆکسجین لەو دەوروبەرە. بۆیە نابێت مرۆڤ لەژێر ئەم دارە بخەوێت. ئەم کرددارەش پێچەوانەی هەموو دارەکانی ترە، چونکە هەموو دارەکان ئۆکسجین دەدەنەوە و دوانە ئۆکسیدی کاربۆن وەردەگرن و هەموو دارەکان سوودیان هەیە بۆ خایەنکردنەوەی ژینگە و زۆرکردنی ئۆکسجین. بەڵام دارگوێز پێچەوانەی هەموو دارێکە و ژینگە پاک ناکات و دەبێتە هۆی کەمبوونی ئۆکسجین. واتە پێویستە ئەم دارە لە دەوروبەری ژینگە نەهێڵڕێت ئەگەر هەبێت. ئەم بابەتەش بە کۆتا هات. باڵای مرۆڤ. هەندێک جار پرسیاری وامان دێتە پێش ئایا باڵای مرۆڤ درێژیەکەی بە خەوتووی زیاترەیان بەوەستانەوە. بێگومان درێژی باڵای مرۆڤ زیاترە بە خەوتووی، چونکە کاتی مرۆڤ بۆ ماوەیەک خۆی درێژ دەکاتەوە ئەوە هێزی ستونی لەسەر بربڕەکان نامێت و بربڕەکان لێک دەبنەوە و کەمێک ئاو دەچێتە ناو بربڕەکان و دەبێتە هۆی درێژبوونی باڵای مرۆڤ بە درێژای نزیکی 1 ملیم. ئەم بابەتەش بە کۆتا هات.
ڕێژەی بارانبارین. ئایا ڕێژەی بارانبارین کەم و زیاد دەبێت یان نا؟ زۆر لە زاناکانی ئاماژەیان پێداوە ڕای خۆیان دەربڕیوە و دەڵێن بەڵێ ڕێژەی باران کەم بۆتەوە لە 50 ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 100%. بڕوای زانایان وا بوو کە باران کەم بوو هۆیەکەشی ئەوە بوو کە کەشتەکان پاشماوە فڕێدەنە دەریا، پاشماوەکەش چەوریە، ئەو چەوریە لەسەر دەریا بڵاو دەبێتەوە و چینێک دروست دەکات، دەبێتە هۆی لاوازی تیشکی خۆر بۆ سەر دەریا و کردداری هەڵمێن کەم دەبێت و ڕێژەی بارانبارین کەم دەبێت. ئەمە بڕوای زاناکان بوو دەربارەی بارانبارین. بەڵام ئەگەر بێت و سەیری دەقی قورئانی پیرۆز واتە دەستوری ژیان بکەین، ئەوە بێگومان تووشی کێشەی وا نابێت و بە ئاشکرا و ڕوون دیارە کە نەخێر ڕێژەی باران کەم و زیاد نابێت و هەموو ساڵ وەکو یەکە. پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ دەفەرمێت ما عام بأمطر من عام، واتە بەشی ساڵێک لە ساڵێکی تر زیاتر نابێت وەک خۆیەتی. بەڵام خودای گەورە و میهرەبان بەڵگەی تەواوی بۆ ماڕوون کردوتەوە دەربارەی ئەمە بەستە و دەفەرمێ ولقد صرفنا بينهم ليذكروا فأبى أكثر الناس إلا كفورا. واتە بارانمان لە شوێنێک هێنا خوار و لە شوێنێکی تر کەممان کردەوە بۆ ئەوەی ئەوانەی بارانیان بۆ باری سوپاسی خوددا بکەن و ئەوانەی بارانیان لێ نەباری یادی خوددا بکەن. لێرەدا بۆمان ئاشکرا کرایە کە ڕێژەی باران هەموو ساڵێک وەک یەکە و کەم و زیاد نابێت. هەروەها زاناکان دەریان خستووە کە هەر دڵۆپێک ئاوی باران لە دروستکردنە پێویستی بە گەردیلەیەک خۆڵ یان خوێ یان مادەیەکی ڕق هەیە و ئاماژەیان پێداوە کە باشترین هۆ بۆ جوانکردنی دەم و چاو ئاوی بارانە. ئەم بابەتەش بە کۆتا هات. گریانی ئاسمان. ئایا ئاسمان بۆ مرۆڤ دەگرێت؟ بەڵێ، ئاسمان بۆ هەندێک مرۆڤی خاوەن باوەڕ و ڕەوش جوان دەگرێت، وەک خودای گەورە دەفەرمێت فما بكت عليهم السماء والأرض وما كانوا منظرين. هەروەها پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ دەفەرمێ ما من إنسان إلا له بابين في السماء يصعد منه عمله وباب ينزل منه رزقه فإذا مات العبد بكى عليه. لەم فەرموودەیە و ئاەتە پیرۆزە ڕوون کراوەتەوە کە زەوی و ئاسمان بۆ مرۆڤ دەگرین، چونکە هەر مرۆڤێک دوو دەرگای هەیە لە ئاسمان و دەرگایەک کار و کردەوەی مرۆڤەکان بەرز دەکاتەوە بۆ ئاسمان و دەرگایەک ڕزقی مرۆڤ دەهێنێت. کاتێک مرۆڤ دەمرێت ئەوە هەردوو دەرگا ڕادەوەستن لە ئاسمان و ئاسمان دەگرێت. کەواتە دەتوانین وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە بڵێ ئاسمان بۆ مرۆڤ دەگرێت. ئەم بابەتەش بە کۆتا هات. وشەی بەرامبەر لە قورئانی پیرۆزدا وشەی شەهر واتە مانگ 12 جار هاتۆ و ئاشکرا کە ساڵ 12 مانگە. هەروەها وشەی یەوم واتە ڕۆژ لە قورئانی پیرۆزدا 365 جار هاتۆ و ئاشکرایە ساڵ 365 ڕۆژە. وشەی ئەلحەیات واتە ژیان لە قورئاندا 145 جار هاتووە. هەروەها وشەی ئەلمەوت واتە مردن ئەوش 145 جار هاتۆ و وشەی ئەددونیا لە قورئانی پیرۆزدا 115 جار هاتووە. هەروەها وشەی ئەلئاخیرەش 115 جار هاتووە و وشەی ئەلمەلائیکە لە قورئاندا 88 جار هاتووە. وشەی ئەشەیطان بە هەمان شێوە 88 جار هاتووە و وشەی ئەساڵحات واتە چاکەکان لە قورئاندا 167 جار هاتۆ. ئەمە شێوەی وشەی ئەسەیئات واتە خراپی ئەوش 167 جار هاتووە لە قورئانی پیرۆزدا. ئەمەش بەڵگە و موعجزەیەکی ڕوون و ئاشکرایە کە قورئان وتەی خودایە. ئەم بابەتە بە کۆتا هات. بە کۆتا هاتنی ئەم بابەتەش ئەم بەشەش بە کۆتا هات. بەشی سێم. ئایا دەزانی وەک کارجێڵ ڕێزمانی عەرەبی بۆی گلاسیفیەکان دانا و لە ژیانی نەچۆتە قوتابخانە؟ باشترین هۆ بۆ جوانکردنی دەم و چاو ئاوی بارانە؟ ئەوروپا بچووکترین کیشوەرە و زۆرترین وڵاتی تێدایە. دەریای ناوەڕاست بۆیە بەم ناوە ناونراوە چونکە دەکەوێتە کیشوەری ئاسیا، ئەفریقا، ئەوروپا. ئەستەمبۆڵ لە تورکیا بەشێکی لە ئاسیایە و بەشێکی لە ئەوروپایە و کەوتۆتە نێوان دوو کیشوەر. وشەی فیرعون دوو ڕامانی هەیە، یەکەم ماڵی گەورە و دووەم تیمساحی دڕندە. زانای بەناوبانگی ئەمریکی تۆماس ئەلفا ئەدیسۆن 2500 داهێنانی زانستی هەیە. زانای بەناوبانگ ئیبن نەفیس سووری بچووکی خوێنی دۆزیەوە. هەروەها زانا ویلیام هارفی سووری گەورەی خوێنی دۆزیەوە. لەشی مرۆڤ لە 60,000 خانە پێک دێت. مێشکی مرۆڤ ڕۆژانە 86 ملیۆن زانیاری تۆمار دەکات. چاوی مرۆڤ ڕۆژانە 2 ملیۆن وێنە بۆ مێشک دەگوازێتەوە. ژماری دەمارەکانی لەشی مرۆڤ 565 دەمارە. درێژترین ئێسک لە لەشی مرۆڤ ڕانە، درێژیەکەی دەگاتە لە 127 لەشی ئەو کەسە. بچووکترین ئێسک لە لەشی مرۆڤ لە ناوجێیە، درێژیەکەی دەگاتە 26. وەڕقترین ئەندام لە لەشی مرۆڤ ددانە. شوێن لێ ناوچنووری خڕۆکە سوورەکانی خوێن جگەرە. ڕێژەی هیمۆگلۆبینی خوێن لە پیاوان 14 تاوەکو 16 گرامە و لە ئافرەتان 12 تاوەکو 14 گرامە بۆ هەر 100 میلیلیترێک. قەبارەی سی لە پیاوان 2-3 سانتیمەتر سێجایە و لە ئافرەتان 2-4 سانتیمەتر سێجایە.
پیاوان ڕۆژانە 12 پەرداخ ئاویان پێویستە و ئافرەتان 9 پەرداخیان پێویستە. ماسولکەکانی سەری مرۆڤ 77 ماسولکەن. ناوچەی مل لە مرۆڤ لە 7 بەربەڕە پێک دێت. هۆی سووڕی خوێن هیمۆگلۆبینە، چونکە هیمۆگلۆبین هەڵگری ئۆکسیجین و دوانە ئۆکسیدی کاربۆنە. لە ناو گورچلەی مرۆڤ نزیکەی 1 ملیۆن خانەی پاکشکەرەوە هەیە. ژمارەی خڕۆکە سپیەکانی خوێن لە لەشی نزیکەی 25 ملیاردانەیە و سوودەکەشی ڕێگرە لە چونە ژوورەوەی میکرۆب بۆ ناو لەش. ژمارەی خڕۆکە سووری خوێن لە لەشدا نزیکەی 25,000 دانەیە. خواردنی مێشکی مرۆڤ دەبێتە هۆی پێکەنینی بەردەوام تا مردن یان شێت بوون. گوێی ڕاست لە بیستن لە گوێی چەپ بەهێزترە. خوێن پێنجەیەکی لەشە، واتە ئەگەر کێسە کێشەکەی 100 گرام بێت ئەوە 20 گرام خوێنە. زۆرە گیانەوەرێک لە ڕۆژئاوای ئەمریکا هەیە ناوی گاراگارۆیە لە ژیانی ئەو ناخواتەوە. سەگ دەتوانێت گوێبستی چرکەی کاتژمێر بێ لە دووری 40 پێ. سەگ کاتی ماندوو دەبێت ئارەقە لە زمانی دەدەدات نەک بەپێست. ورچە جەمسەریەکان هەمیشە لە هێرش و بەرگری لای چەپ بەکاردەهێنن. تیمساح دەتوانێت ماوەی 2 ساڵ خواردن نەخوات. مانگا 4 گەدەی هەیە. زۆربەی ئەو ماسیانی لە ئاوی زۆر قوڵدا دەژین کوێرن، بەڵام هەسیاریان بەهێزە. چاوی پەپولا لە 17 عەدەسە پێک دێت. ماری کوبڕا یەک کەوچکچا لە ژەهرەکەی 165 کەس دەکوژێت. بەتەمەنترین ئاژەڵکی سەڵە تا 152 ساڵ دەکەن. بۆ هەناسە بەدەم دەدات. ئەگەر بۆ ماوەیەک دەمی بەدەست بکەینەوە هەناسە لێ دەبڕێت و دەمرێت. زۆرترین و کەمترین ڕێژەی ددان لە جانەوەران لە ماسیە کە جۆرێک ماسی هەیە ناوی هڕە 928 ددانی هەیە و جۆرێکی هەیە ناوی نڕڤاڵە تەنیا 2 ددانی هەیە. ناوکی گوێدرش دەکەوێتە چۆکی ڕاستی. مار بە درێژایی ژیان چاویدا ناخات تەنانەت لە کاتی خەویش. سەیرترین ئاژەڵ کەمتیارە، ساڵێک نێرە و ساڵێک مێیە واتە زاوزێ دەکات. کەنغەر 12 مەتر خۆی هەڵدەدات. کرمی زەوی بیکە بە 2 پارچە دەبێتە 2 کرمی تەواو. بەرخ بە کۆنترین ئاژەڵی ناو ماڵدا دەنرێت. کیسەڵ دایک و باوکی خۆی نابینێ چونکە کاتی هێلکەیە دەکرێتە ژێر خۆڵ و بەجێ دەهێڵرێ. کونتە پەپۆ دەتوانێت سەری خۆی بە دەوری خۆیدا بسوڕێنێت. درێژترین گیانەوەر کرمی قەیتانی دەریایە کە لە ساڵی 1864 دۆزرایەوە. درێژەکەی دەگاتە 54 مەتر و 864 سانتیمەتر. گەورەترین هێلکەی باڵندا هی نەعامەیە. بچووکترین هێلکە هی هەنەهەنگی شینە. درێژەکەی نزیکەی 0.141 لە گرامێکدا. هێلکە 3 کاتژمێری دەوێت تا هەرز بکرێت لە گەدە و گۆشتی مریشک 2 کاتژمێر و نیوی دەوێت و برنج کاتژمێرێکی دەوێت تا هەرز بکرێت. گەورەترین بیابان لە جیهاندا لە ئەفریقایە ڕووبەرەکەی نزیکەی 840,000 کیلۆگرام چوارگۆشەیە. وڵاتی چین زۆرترین دانیشتوانی هەیە نزیکەی 1 ملیار و 250 میلیۆن کەس زیاترە. هەروەها زۆرترین سنووری خاکی هەیە لەگەڵ 13 وڵاتی سنووری خاکی هەیە. مێژوی تۆپی پێدەگەڕێتەوە بۆ 3000 لەمە پێش کە یەکەم جار لەلایەن چینیەکان دۆزرایەوە. زمزم ئەم ناوەی لێرا چونکە کاتی ئاو لە نێوان دەستی ئیسماعیل دەرکەوت ئەوە هاجەری دایکی بە پەلە ڕۆیش بۆ لای ئاوەکە و بەدەستی کۆی کردە و فەرمووی زمی زمی واتە کۆبەوە کۆبەوە بۆیە ئەم ناوەی لێنرا. زانای بەناوبانگ ئەلخەمیدس نێزیکەی 1000 ساڵ لەمەوبەر بۆ بەرگکردن لە وڵاتی دژی ڕۆمانیەکان تیشکی خۆری بەکارهێنا بۆ سوتاندنی پاپۆڕی دوژمن بەشکانەوەی تیشکی خۆر بۆ سەر پاپۆڕەکە بەهۆی ئاوێنەی زۆر گەورە. لە جیهانی کۆندا خەڵک وایان دەزانی کە سێو ژەهراویە. بۆ یەکەم جار فلیکۆکس کۆڕن کە سێوی خوارد و سەلماندی کە ژەهراوی نیە و سوودی زۆری هەیە. لە سەدەی 16 لە ئەوروپا لەبەر کەمی تەماتە بە تەماتەیان دەگوت سێوی خۆشەویست. ساڵ 12 مانگ و 52 هەفتەیە و 365 ڕۆژە و 8766 کاتژمێرە و 52 ملیۆن و 5960 خولەکە و هەروەها 31 ملیار و 55 ملیۆن و 760 ترکەیە. خواردن و خواردنەوە لە قاپ و قاچاغی زێر و زی و حرامە. هەندێک جار باران دەبارێت بەڵام نابینرێت چونکە پێش ئەوەی بکاتە زەوی دەبێتە هەڵم. درێژترین مانەوەی مرۆڤ لە ژێر ئاو 42 تاوەکو 13 خولەک بووە. ئافرەتان لە 20 گوێیان لە پیاوان سوکترە. ئافرەتان لە تاریکی زۆرتر شت دەبینن لە پیاوان. گەشتی تایتانیک لە ساڵی 1912 نقوم بوو. لمیتەڕ لە لەمی وشک سوکترە. چینیەکان یەکەم جار دەرزی پۆڵایان دروست کرد. چینیەکان یەکەم جار قیبلە نمایان دۆزیەوە. گەورەترین مێژوونووسی کورد شەرەفخانی بەدلیسیە. زۆرترین زیانی جەنگ جەنگی جیهانی یەکەم بوو. زۆرترین قوربانی جەنگ جەنگی جیهانی دووەم بوو. یەکەم کتێبی کوردی بە ناوی مەولانە خالیت لە ساڵی 1864 زاینی لە ئەستەمبۆڵ چاپ کرا. کیمیابارانی هەڵەبجە لە 16 سی 1988 بوو. وڵاتی ئەندەنۆسیان ناسراو بە وڵاتی بورکاناوی. مرۆڤ 3200 ساڵ پێش زاینی نووسینی داهێنا. پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ لە دووشەممە
ئەمە لە بەرواری 28 570 زانی لەدایک بووە. فیڕاونەکان یەکەم جار ڕۆژیاندا بەش کرد بۆ 24 کاتژمێر. ئیمام عەلی فەرموویەتی هەر گیانەوەرێک گوێچکی بۆ دەرەوە بێت ئەوە شێوەی زۆربوونی کۆرپەلەیە و هەر گیانەوەرێک گوێچکی بۆ دەرەوە نەبێت ئەوە بەهێلکە زۆر دەبن. کرمی هەزار پێ چل پێی هەیە. درێژی باڵای هەر مرۆڤێک بەدەستی خۆی نۆبستە. ڕادەی نەخۆشی دڵ لە جگەرەکێش لە 165 و جگەرە نەکێش لە 123. دایکی جگەرەکێش و دایکی جگەرە نەکێش کاتێک منداڵیان دەبێ منداڵی جگەرکێشەکە 450 گرام لەویتر کەمترە. لە جیهاندا 806 زمان هەیە کە ئێستا قسەی پێدەکرێت کە 424 زمان لە ئەمریکایە و 153 زمان لە ئاسیایە و 118 زمانی ئەفریقیە و 117 زمانی لە ئوسترالیا و 48 زمانی لە ئەوروپاییە. سەرکردەی بەناوبانگ سەلاحەدینی ئەیوبی لە ساڵی 1993 کۆچی دوایی کرد کە ئێستا گۆڕەکەی لە مزگەوتی ئەمەویە لە دیمەشق سووریا. پیشەی شوان هەموو پێغەمبەران کردویانە. کۆنترین مۆزەخانە لە جیهان لە وڵاتی میسرە. یاریزانی ئەرجەنتینی دیگۆ ئارماندۆ مارۆدۆنا 692 یاری ئەنجام داوە. یەکەم بۆمبی هایدرۆجینی لە ساڵی 1915 تاقی کرایەوە. جەنگی جیهانی دووەم لە کاتژمێر 10 خولەک کۆتایی پێهات. ڕووبەری هەرێمی کوردستانی عێراق نزیکەی 9000 کیلۆمەترە. وڵاتی عێراق نزیکەی 22 ملیۆن دارخورمای هەیە. بەرزی قەڵای هەولێر 111 مەترە. ڕووبەری گۆی زەوی 510 ملیۆن کیلۆمەترە. ئەم بابەتە بە کۆتا هات. ئایا دەزانیە کەمینەکان بۆ یەکەم جار زانایەکی ئوستوکڵندی بە ناوی بێرت لە ساڵی 1926 زانی تەلەڤیزۆنی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی گڕاهام بێڵ لە ساڵی 1876 تەلەڤیزۆنی بێتەلی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی کانز تەلەڤیزۆنی بێتەل جێبی داهێنا. زانایەکی فەڕەنسی بە ناوی پارتلمن تیمۆنی لە ساڵی 1929 زانی مەچینەی دوورمانی داهێنا. زانایەکی یۆنانی بە ناوی ئەندرۆنێ کۆس 100 ساڵ پێش زاینی کاتژمێری داهێنا. زانایەکی ئەڵمانی بە ناوی جۆن کۆنتەنبەرگ لە ساڵی 1406 پیتی چاپی داهێنا. زانایەکی ئیتاڵی بە ناوی کیستۆفۆری لە ساڵی 1709 پیانۆی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی سیکۆرسکی لە ساڵی 1939 هەلیکۆپتەری داهێنا. زانایەک بە ناوی تیلۆ ڕۆیۆنگ لە ساڵی 1922 زانی ڕاداری داهێنا. زانایەکی بەریتانی بە ناوی جۆن برادایت لە ساڵی 1869 فڕۆکەی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی تۆماس ئەلفا ئەدیسۆن لە ساڵی 1879 گڵۆپی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی تۆماس ئەلفا ئەدیسۆن لە ساڵی 1893 وردبینی سینەمایی داهێنا. زانایەکی بەریتانی بە ناوی هیل لە ساڵی 1931 زاینی لاستیکی دەستکردی دروست کرد. زانایەکی ئەمریکی بە ناوی ڕایس کۆڵک لە ساڵی 1924 سەماعی داهێنا. زانایەکی ئیتاڵی بەناوبانگ گاگیلۆ گالی لە ساڵی 1593 زاینی گەرمی پێوی داهێنا. زانایەکی ئیتاڵی بە ناوی مارکۆنی لە ساڵی 1895 ئامێری ڕادیۆی داهێنا. زانایەک بە ناوی فینلی لە ساڵی 1796 پردی ڕاوەستاوی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی هاتلنیک لە ساڵی 1861 ڕەشاشی داهێنا. زانایەکی فەڕەنسی بە ناوی لانا لە ساڵی 1819 سەماعی دکتۆری داهێنا. زانایەکی نەمساوی ناوی هۆرمس لە ساڵی 1864 چاپی دەستکردی داهێنا. زانایەکی ئەڵمانی بە ناوی سۆت لە ساڵی 1956 فۆتۆگرافی داهێنا. زانایەکی فەڕەنسی بە ناوی مۆنگۆلفیمە لە ساڵی 1782 باڵۆنی داهێنا. زانایەکی ئەمریکی بە ناوی فیسک لە ساڵی 1961 زاینی تفەنگی دووربینی دروست کرد. زانایەکی ئەمریکی بە ناوی لارمۆن لە ساڵی 1926 مەسعدی داهێنا. زانایەکی بەلجیکی بە ناوی زونونگرام لە ساڵی 1869 تای لاستیکی داهێنا. زانە میلیتۆن ڕۆڵت یەکەم جار لە ساڵی 1801 شەمەندەفەری دروست کرد. زانە برلێز لە ساڵی 1877 مایکرۆفۆنی داهێنا. زانە ماکجافی لە ساڵی 1908 گەسکی کارەبایی داهێنا. زانایەکی سویدی بە ناوی ئەتۆ سنبک لە ساڵی 1914 زنجیری داهێنا.
یەکەم جار دکتۆرێکی سکۆتلەندی بە ناوی ئەلێکساندەر فلیمنگ لە ساڵی 1930 زاینی دەرمانی پەنسیلینی دۆزیەوە. ئەم بابەتەش کۆتایی هات. کۆچی دوایی چەند زانا و ناودارێک. شکسپیر لە ساڵی 1616 کۆچی دوایی کرد. گاگیلۆگالی لە ساڵی 1642 زاینی کۆچی دوایی کرد. ناپلیۆن بۆناپارت لە ساڵی 1821 کۆچی دوایی کرد. تۆماس ئەلفا ئەدیسۆن لە ساڵی 1931 کۆچی دوایی کرد. جان ژاک ڕۆسۆ لە ساڵی 1778 کۆچی دوایی کرد. مەکسیم گۆرگی لە ساڵی 1936 کۆچی دوایی کرد. ئیسحاق نیوتن لە ساڵی 1723 کۆچی دوایی کرد. جۆن گۆتبەرگ لە ساڵی 1468 کۆچی دوایی کرد. نۆبل لە ساڵی 1896 کۆچی دوایی کرد. جیمس وات لە ساڵی 1819 کۆچی دوایی کرد. چارلز داروین لە ساڵی 1882 کۆچی دوایی کرد. تێکۆشەری هەندستان غاندی لە ساڵی 1948 کۆچی دوایی کرد. لینین لە ساڵی 1924 کۆچی دوایی کرد. شۆ ئینلایی لە ساڵی 1976 کۆچی دوایی کرد. لیۆس پاستۆر لە ساڵی 1895 کۆچی دوایی کرد. ویلیام کۆندرا ڕۆنگتن لە ساڵی 1932 کۆچی دوایی کرد. ئەلێکساندەر گراهام بیل لە ساڵی 1922 کۆچی دوایی کرد. ئەلێکساندەر فلیمنگ لە ساڵی 1955 کۆچی دوایی کرد. گۆگبڵمۆ مارکۆنی لە ساڵی 1937 کۆچی دوایی کرد. ئەلبەرت ئەنیشتاین لە ساڵی 1955 کۆچی دوایی کرد. کارل مارکس لە ساڵی 1883 کۆچی دوایی کرد. ڤۆڵتێر لە ساڵی 1970 کۆچی دوایی کرد. ئادەم سمیس لە ساڵی 1990 کۆچی دوایی کرد. ئایسنهاوەر لە ساڵی 1969 کۆچی دوایی کرد. بیرۆن لە ساڵی 1824 کۆچی دوایی کرد. قۆڵت لە ساڵی 1880 کۆچی دوایی کرد. ڕۆبەرت کۆخ لە ساڵی 1882 کۆچی دوایی کرد. جەواهیرلال نەهرۆ لە ساڵی 1964 کۆچی دوایی کرد. یلماز گۆنا لە ساڵی 1984 کۆچی دوایی کرد. تۆڵسۆی لە ساڵی 1910 کۆچی دوایی کرد. جۆڤێز کۆنیۆ لە ساڵی 1970 کۆچی دوایی کرد. برنارد شۆ لە ساڵی 1950 کۆچی دوایی کرد. نزار قەبانی شاعری بەناوبانگ لە ساڵی 1998 کۆچی دوایی کرد. ئەم بابەتەش بە کۆتا هات. بەرزایی چیاکانی کوردستان. زنجیرە چێ حەمرێن بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 525 مەترە لە کوردستانی باشوور. زنجیرەی چیای سۆرێش بەرزاییەکەی چەندە؟ بەرزاییەکەی 2659 مەترە لە کوردستانی عێراق. زنجیرە چیای ئەمەز بەرزاییەکەی چەندە؟ بەرزەکەی 1454 مەترە لە کوردستانی عێراقا. زنجیرە چیای پیرەمەگرون بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2609 مەترە لە کوردستانی عێراقا. زنجیرە چیای قەندیل بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3460 مەترە لە کوردستانی عێراقا. زنجیرە چیای کارۆخ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2633 مەترە لە کوردستانی عێراقا. چیای پیرمان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1429 مەترە لە کوردستانی عێراقا. چیای کۆڕک بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2127 مەترە لە کوردستانی عێراقا. چیای برادۆز بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2075 مەترە لە کوردستانی عێراقا. چیای حەسارۆز بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3600 مەترە لە کوردستانی عێراقا. چیای شیرین بەرزاییەکەی چەندە؟ بەرزەکەی 2749 مەترە لە کوردستانی عێراقا. چیای مەقلوب بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1057 مەترە لە کوردستانی عێراقا. چیای پێرس بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1762 مەترە لە کوردستانی عێراقا. چیای مەتین بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2331 مەترە لە کوردستانی عێراقا. چیای گارە بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2154 مەترە لە کوردستانی عێراقا. چیای گێڕا بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1988 مەترە لە کوردستانی عێراق. چیای گێرشین بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2250 مەترە لە کوردستانی عێراقا. چیای شاخی سپی بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1125 مەترە لە کوردستانی عێراقا. چیای شەنگار بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1463 مەترە لە کوردستانی عێراقا. چیای مامەن بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3517 مەترە لە کوردستانی عێراقا. چیای ماکۆک بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2501 مەترە لە کوردستانی عێراقا. چیای زەفین بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1974 مەترە لە کوردستانی عێراقا. چیای هەندرێن بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2625 مەترە لە کوردستانی عێراقا. چیای هەڵگورد بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3607 مەترە لە کوردستانی عێراقا.
سیاسیاکۆ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3498 مەترە لە کوردستانی عێراقا. چیای ئارارات بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 137 مەترە لە کوردستانی عێراقا. چیای مەنگەنە؟ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3602 مەترە لە کوردستانی تورکیا. چیای مۆڕ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3807 مەترە لە کوردستانی تورکیا. چیای بابان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2691 مەترە لە کوردستانی تورکیا. چیای ئاراجات بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 4095 مەتر لە کوردستانی تورکیا. چیای بایەزیر بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3668 مەتر لە کوردستانی تورکیا. چیای قەرەداغ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2835 مەتر لە کوردستانی تورکیا. چیای سیپیان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 4058 مەتر لە کوردستانی تورکیا. چیای کلیک بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2583 مەتر لە کوردستانی تورکیا. چیای نەمرود بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2801 مەترە لە کوردستانی تورکیا. چیای گۆگاندیل بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2797 مەترە لە کوردستانی تورکیا. چیای کۆنهام بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3045 مەترە لە کوردستانی تورکیا. چیای جەنگەڵ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2596 مەترە لە کوردستانی تورکیا. چیای چەمچاق بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3063 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قەزاتڵی بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2283 مەترە لە کوردستانی تورکیا. چیای ئاگ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2502 مەترە لە کوردستانی تورکیا. چیای ئاغور بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2301 مەترە لە کوردستانی تورکیا. چیای شەقشەق بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3057 مەترە لە کوردستانی تورکیا. چیای نۆراف بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2856 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قۆڵب بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2940 مەترە لە کوردستانی تورکیا. چیای گوڵ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3604 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قزڵ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3025 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قەسیر بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3197 مەترە لە کوردستانی تورکیا. چیای ئاڵا بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3138 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قامیشلیق بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2016 مەترە لە کوردستانی تورکیا. چیای سپی بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2850 مەترە لە کوردستانی تورکیا. چیای پەڕۆ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3357 مەترە لە کوردستانی تورکیا. چیای شاهات بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3547 مەترە لە کوردستانی تورکیا. چیای میان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2496 مەترە لە کوردستانی تورکیا. چیای حینەنگ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3901 مەترە لە کوردستانی تورکیا. چیای شەمۆ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3390 مەترە لە کوردستانی تورکیا. چیای هەمزە عەراب بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2504 مەترە لە کوردستانی تورکیا. چیای سەراجەدین بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2834 مەترە لە کوردستانی تورکیا. چیای سکار بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2748 مەترە لە کوردستانی تورکیا. چیای پیرمەحەممەد بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2642 مەترە لە کوردستانی تورکیا. چیای سوڵتان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3602 مەترە لە کوردستانی تورکیا. چیای خەزان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2350 مەترە لە کوردستانی تورکیا. چیای نیوادارە بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2510 مەترە لە کوردستانی تورکیا. چیای کەندی شێخان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2830 مەترە لە کوردستانی تورکیا. چیای نەبیل بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2010 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قازان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2650 مەترە لە کوردستانی تورکیا. چیای شێخ یەزید بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2710 مەترە لە کوردستانی تورکیا. چیای چڵخانە بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2524 مەترە لە کوردستانی تورکیا. چیای ساڵان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2670 مەترە لە کوردستانی تورکیا. چیای قەرەداغ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2776 مەترە لە کوردستانی تورکیا. چیای نفوتپاڵ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 3098 مەترە لە کوردستانی تورکیا. چیای باوەشوان بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2592 مەترە لە کوردستانی تورکیا. چیای مەلەک بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 2580 مەترە لە کوردستانی تورکیا. چیای باڵام بۆ بەرزەکەی چەندە؟ بەرزەکەی 1560 مەترە لە کوردستانی تورکیا. ئەم بابەتە بە کۆتا هات. بە کۆتا هاتنی ئەم بابەتە ئەم بە 6 کۆتایی هات. بەشی چوارەم حەوز سەیر و سەمەرەکەی جیهان. یەکەم هەڕەمەکانی میسر. هەڕەم یەکێکە لە حەوز سەیر و سەمەرەی جیهان
کە پێش 2500 لە وڵاتی میسر بە شێوەیەکی سیر لەلایەن چەند پاشا و مەلیکێک دروستکراون. تا ئێستاش زانایان نەیانتوانیوە چۆنیەتی دروستکردنی ئەم هەڕامانە بدۆزنەوە. یەکەم هەڕام لەلایەن جۆسەر لە ناوچەی سەقارە دروستکرا. پاشان مەلیک خۆفۆ کە ناسراوە بە فیرعون هەڕەمێکی بە ناوی خۆفۆ دروستکرد جەزیرە کە هەر بەردێک لە نێوان 2 هەتا وەکو 15 تەنە. ماوەی 20 ساڵی خایاند و ڕۆژانە 25,000 کرێکار کاریان تێدا کردووە. ئەم بابەتە بە کۆتا هات. دووەم، باخچە هەڵواسراوی بابل. باخچەیەکی گەورە و سەیرە، یەکێکە لە حەوت سەیر و سەمەرەی جیهان. ئەم باخچەیە دەکەوێتە بابل عێراق. مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش زاینی کە ئەبوو خەزنەسەر دروستی کرد و کردی بە دیاری بۆ کچەکەی سیڤەر سیکارس. ئەم باخچەیە نهۆمی لە زەویەوە 24 مەتر بەرز بووە و ڕووبەری بنکەی قۆڵەکە 46 لەسەر 94 مەتر بوو. چێوەکەشی 49-98 مەتر بوو. ئەم باخچەیە لە دروستکردندا 85 ملیۆن خشتە بەکار هاتبوو. هەروەها لە ڕووباری فرات ئاوی بۆ دەهات. ئەم بابەتەش بە کۆتا هات. سێەم، پەرستگای ئەرتیمیس. ئەم پەرستگا گەورەیە نزیکەی 555 ساڵ پێش زاینی دروستکراوە لە شاری ئەیفیۆسس سەر بە وڵاتی لیدیای کۆن. خەڵکی ئەرتیمیس شانازی بەم پەرستگایە دەکەن. بەرزەکەی 104 مەتر بوو و پانیەکەی 50 مەتر بوو. هەروەها 127 ستون عامودی لە ژێریدا بوو کە بەرزەکەی هەر یەکێک 18 مەتر بوو. ئەم پەرستگایە لە ساڵی 365 پێش زاینی سوتێنرا، بەڵام دووبارە دروستکرایەوە لەلایەن ئەسکەندەر مەقدۆنی، بەڵام جارێکی تر تەواو لەناوچوو لە ساڵی 262 پێش زاینی بەدەستی قوتینی ڕۆمانی. ئەم بابەتەش بە کۆتا هات. چوارەم، پەیکەری ڕۆدس. پەیکەری ڕۆدس پەیکەرێکی گەورەیە، بەرزێکی 33 مەترە و لە مادەی برۆنز دروستکراوە لە مینا کە دەکەوێتە دەریای ئەیجا لە ساڵی 292 پێش زاینی دروستکرا. بە دروستکردنی لە ساڵی 2008 پێش زاینی کۆتایی پێهات. هەندێک بڕوایان وابوو کە ئەم پەیکەرە ئاگرێکی لەدەستدایە، نیشانەی پاسەوان دژی دوژمنە و هەندێکی تر بڕوایان وابوو کە خەڵکی مینا ئەم پەیکەرەیان وەک خودا دەپەرست. ئەم بابەتەش بە کۆتا هات. پێنجەم، پەیکەری زیوس. ئەم پەیکەرە یەکێکە لە حەوت سەیر و سەمەری جیهان. پەیکەرێکی زۆر گەورەیە و لە زێر دروستکراوە. واتای پەرستگای زیوسی هەمووی داگیر کرد بوو لە وڵاتی یۆنان، بەڵام لە سەدەی 6 زاینیدا بەهۆی زەمین لەرزە پەرستگای زیوس لەناوچوو. ئەم پەیکەرە گوازرایە بۆ شاری قوستەنتینیە لە ئەستەمبۆڵ. ئەم پەیکەرە ئێستا نەماوە و لەناوچووە. ئەم بابەتەش بە کۆتا هات. شەشەم، منارەی ئەسکەندەریە. ئەم منارەیە بەناوبانگە لە ساڵی 280 پێش زاینی لە دوورگەیەکی بچووک دروستکرا لە مینا لە سەردەمی حکومڕانی بتڵیمۆس ثانی ئەلمیسر. بەرزی ئەم منارەیە 134 مەتر بوو. ئاگرێک لەسەر منارەکە هەبوو، هەمیشە داگیرسا بوو، بەڵام لە سەدەی 14 زاینی بەهۆی زەمین لەرزەیەکی بەهێز ئەم منارەیە لەناوچوو. ئەم بابەتەش بە کۆتا هات. حوتەم، شوڕەی چین. ئەم شوڕەیە لە نێوان سەدەی 15 بۆ 16 لەسەر سنووری چین دروستکرا بۆ پاسەوانی بە درێژی 2400 کیلۆمەتر، بەرزێکی 8 مەترە و پانی 9 مەترە. لە سەدەی 20 زاینی ئەم شوڕە دەستکاری لێکرا و ڕێک و پێکرا، بەڵام لە ناوچوو. ئێستا چەند شوێنێکی کەمی لێماوە، هەروەها تاکە دیمەنە کە لە سەرماک دەبینرێ. ئەم بابەتەش بە کۆتا هات. بە کۆتا هاتنی ئەم بابەتە ئەم بەشەش بە کۆتا هات. لە کۆتاییدا خوێنەری ئازیز، زۆر خۆشحاڵین کە یەکەم بەرهەممان خستە بەردەستی ئێوەی بەڕێز. هیوادارین سوودێکمان بە بەڕێزتان گەیان بێت. هاوکات لە هەر کەم و کوڕێکمان ببورن. بۆ هەر ڕەخنە و پێشنیار و پرسیارێک دەربارەی ئەم کتێبە بە سوپاسە و دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بەم ژمارە تەلەفۆنانە 0750 478 2201 کەڕەم 0750 738 9704 عەبدولحەکیم. سوپاسی زۆرمان بۆ ئەم بەڕێزانە کە هاوکارمان بوون لە بە ئەنجام گەیاندنی ئەم کتێبە. مامۆستا کامەران ئیبراهیم خەلیل، مامۆستا محەممەد عارف تاتار، مامۆستا عەزیز عەبدوڵڵا ساڵح، مامۆستا وریە مەجید عەبدولکەریم، سالار هەولێر کە ئەرکی پێداچوونەوەی گرتە ئەستۆ. ئێمەش کۆتاییمان هێنا بە خوێنەوەی ئەم کتابە. ئومێد دەکەم سوودی لێوەربگرن.